کاتتان باش خوشحاڵم ئەمڕۆ لە خزمەتانە بەڕێزان مامۆستایانی عەزیز و میوانانی خۆشەویست بە ناوی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتەوە بە خێراتنێکی گەرمتان دەکەین پێزانین وقوعمان هەیە بۆ ئامادەبوونتان بە دیداری مامۆستا نەجمەدی مەلا. کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت لەگەڵ دامەزراوە ڕۆشنبیریەکانی دیکەمان وەکو دەستگای ڕۆشنبیری جەمال عەیفان و دامەزراوەی کەریمی عەلەکە وەک سێ کوچکەیەکی پەروەردەی معریفی و کولتوری سەروەختێکە کار دەکەین لە وێستگەی جیاجیادا و لە بواری جیاوازدا و هاوکات هاوبەشدا ئەستی خۆمان تاوداوە بە باڵی جیاواز لە ئاسمانی جیاوازدا فڕیوین کایە جیاوازەکانمان لە خۆ گرتووە وەکو ئەدەب و پەروەردە و کولتور و بەسەرکردنەوەی کەسایەتیە ڕۆشنبیر و خاوەن قەڵەمەکان و مرۆڤە سادەکان بەڵام گرنگەکانی کۆمەڵگە. یخوا بەخێر بێت زۆر سپاسان دەکەین بۆ ئامادەبوونتان بۆ بەخشینی کاتتان بە ناوی خۆ و سەرجەم ستافی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و کەسایەتی خەمخۆری ڕۆشنبیر و کلتور و ئەدەب و مێژوو و خاوەنی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت کاکتۆر تەها ڕەسوڵ و سەرپەرشتیاری گشتی خات و ئاوان بە خێراتنتان ئەگرین سپاس بۆ بەخشینی ئەو کاتە نایابەتان بە ئێمە. ئەزیزانم ئەمڕۆ بەڕاستی بەرگریکمانزانی کە هەمومان پێکەوە لە دیدارێکی ئاوادا کۆ ببینەوە لە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت یاخوا بەخێر بێت مارگرێتتان ڕووناک و